لە موچەکەم ملیۆنێک و 600,000 دینار براوە. ئەمە دەلالەت دەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی کوردستان بە هیچ شێوەیەک ئاوڕیان لە بواری تەندروستکاران نەداوەتەوە و خۆیان دەست پێشخەلن بۆ ئەوەی کارمەندانی تەندروستی پشتی شکاران و تەندروستکاران بە شێوەیەکی گشتی خزمەتەکانیان ڕاگرن و خەڵک ئیجبارکەن جارێکی کا بچێتەوە بۆ نۆرینگە تایبەتیەکان و بۆ نەخۆشخانە تایبەتیەکان. کارمەندی تەندروستی دکتۆرێکی تەندروستی ئەمڕۆ بەبێ موچایە بەهۆی پاشەکەوتی موچەوەکە ئەوەی کە بە شێوەیەکی نایاسایی بەسەر بواری تەندروستی و گشتین و توێژەکان خەرنەوە خراپترین وەزعیانەیە. ئەمە کاردانەوەی زۆر خراپیە بۆ لەسەر خودی کارمەندەکە خودی خێزانەکەی. ئەوەی کە ئێمە پرسیارمان کردو کە ئەوەیە مەبلەغەکە کەمە بە تەواتی ناگاتە دەست کارمەندانی تەندروستی. ئەتوانم دایمە بڵێم حەسەی دکتۆرەکان زیاترە لە کارمەندانی تەندروستی بۆ ئێمە هەمیشە لە هەوڵدان دایم بۆی بە تەواتی ئەو مەبلەغە پارە بگاتە دەست کارمەندانی تەندروستی. ئەگەر من ڕاستی بڵێم زۆر کات کە نەخۆشێک پێویستی بە چارەسەری بێت من شەرم ئەم گرێ سەری نەخۆشەکە ئەکەم. هەرچەنە ئەمە هیچ توانە و دەسەڵاتێکی منیتیانە بەڵام باوەڕکە شەرم ئەم گرێ هەر بەڕاستی شەرم ئەم گرێ کە لە ئاسی نەخۆشەکە نازانم چی بڵێم.